ئەمڕۆ 27 ڕەشەممە ڕۆژی شەهیدانی کۆمەڵەیە. 23 ساڵ لەمەوبەر هاوڕایانی کۆمەڵە لە گوردانی شوان لە نزیک هەڵەبجە کەوتنە نێوان شەڕی ئێران و عێراق و بەداخەوە دوای مقاومەتێکی سەرسەختانە بە کۆمەڵ شەهید بوون و خوێنیان تێکەڵ بە خوێنی خەڵکی هەژاری هەڵەبجە بوو. ئەم ڕۆژە لە کۆمەڵەدا وەکو ڕۆژی شەهیدان ناودێر کراوە بۆ ڕێزگرتن لە هاوڕێیانی گوردانی شوان و سەرجەم شەهیدانی کۆمەڵە. ئەمڕۆ لەسەر گڵکۆی پیرۆزی هاوڕێیانی گوردانی شوان لە شاری سلێمانی کۆبووینێتەوە تا ڕێوڕسمێک بەڕێوەبەرین. سەرەتای مەراسمەکە بە سرودی بانگەواز دەست پێ دەکەین. دواتریش چەند ساتێک بە بێدەنگی دەوەستین بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەم شەهیدانی کۆمەڵە. پاشان پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵەتان پێشکەش دەکرێت. ئێستاش مەراسمەکە بە سرودی بانگەواز دەست پێ دەکەین. شەوە زەنگی نابەرابەری مرۆڤ هەر کات وەک کاوەکانی ئەم سەردەمە هەر کات وەک کاوەکانی ئەم سەردەمە سانیە بەهرامی و منیر مدەڕسی ئاسا قەتمان هەڵبڕی بڕوخێنین قەڵای زوحاکی باوەڕی کۆن کۆنی کۆنتر لە وشەی کۆن ئەو کات باڵاەکە ئاگری سووری نەورۆزی ئازادی و ژیان و ژن و نیشتیمان بژی کۆمەڵە. سپاس بۆ هاوڕێ شاهۆ حەمیدی بۆ پەخشانەکەی. گروپی هاوڕێیان بەرهەمێکی هونەریان بۆ ئامادەکردوین کە داوایان لێکەین بفەرمن بۆ پێشکەشکردنی بەرهەمە هونەریەکەیان. تکایە. مازارنم لەگەڵە باشکان فرمێسکانم بوو لە داڕبەرمەیە بەچاوم دەت بچڕێن ئای هەناوم بووە بەگرت خۆت بە دوور بگا نەگرت دێنێن فرمێسکەکانم بوو لە داڕبەرمەیە بەچاوم دەت بچڕێن ئای هەناوم بووە
بۆ گروپی هاوڕێیان هەروەها سپاس بۆ بەرهەمە هونەریەکەشیان